ژەنیار و گۆرانی بێژی کورد جوان حاجۆ لە حەفدەی 1950 لە ترپەسپێ لە ناوچەی قامیشلۆ لەدایک بووە. جوان لە بنەماڵەی حاجۆ ئاغایە کە لە دوای شۆڕشی شێخ سەعیدی پیران ناوچەی مێردینیان بەجێهێشتووە. لە 17 ساڵیدا بۆ یەکەم جار لە شوێنێکی گشتیدا گۆرانی وتووە. لە 1979 کوردستان بەجێ دەهێڵێ و لە ئەڵمانیا لە زانکۆی ڕوهر یونیڤرسیتی بۆچوم خوێندنی میوزیک دەست پێ دەکات. لە ساڵی 2004 ڕێگەی پێدرا لە تورکیا کۆنسێرتێک بگەڕێت کە پێشوازیەکی زۆر مەزنی لێکرا. لە دوای ساڵی 1999 کە ژیانی ئەوبەشی پێگەنا دەقی سترانەکانی جوان حاجۆ گۆڕانکاری بەخۆیەوە بینی و لە شێوازێکی شۆڕشگێڕانەوە بەرەو باسی جوانیەکانی ژیان و ئەوین ئەنگاوینە. هەروەها جوان حاجۆ لە فیلمی دۆڵدا کە ساڵی 2007 بەرەمهێنرا ڕۆڵێکی کاریگەری هەبوو.